لە شاری سلێمانی مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبی تەمبور لە موزیکی کوردیدا ئەنجامدرا. تەمبور لە موزیکی کوردیدا ناونیشانی دووهەم بەرهەمی نووسەر و موزیسیان ڕێژەن حەسەنە کە باس لە گرنگی ئامێری تەمبور دەکات لە مێژووی کورددا بە تایبەت لای یەزیدیەکان و یارسانەکان. داهاتی کتێبەکەش پێشکەشکرا بە نەخۆشخانەی هیوە. ئەم کتێبە تایبەتە بە ئامری تەمبور بە شێوەیەکی گشتی ئامری تەمبور لە کوردستان. لە ڕاستیە ئامری تەمبوری یەکێکە لە دێرینترین و ئامرە موزیکانەی کە مێژووەکەی بۆ زیاتر لە 6000 ساڵ بەلێ ساگەڕێتەوە. و باسکردنی من یاخۆ توێژنەوەکەی من بۆ ئەم کتێبە بریتێ لە پۆلێنکردن لە هەر چوار پارچەی کوردستان. لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامری تەمبورمان لە ناو یارسانەکانە وەرگرتەوە. تا ڕۆڵی ئەم ئامرە موزیکە لە ناو یارسانەکانە چییە؟ چونکە ئامێرێکە کە تایبەتمەندی خۆی هەیە ئاین یارسانەکان بەبێ ئەم ئامێرە هیچ واتایەک نادا بەدەستەوە لە ناو ئاینەکانەوە و باوەڕیان وایە لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە موزیک بە تایبەت لە ناو ئاینەکە ڕۆڵی هەبووە. هەروە بەشێکی تر لە کتێبەکە بریتێ لە باسکردن لە ئەم ئامرە لە ناو ئێزیدەکانە بە تایبەت لە باشووری کوردستان شێوازی دروستکردنەکەی و هەروەها کۆکردنی ئامێرەکە و کۆمەڵی لایەنی تر کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی ئاینی ئێزیدەکانەوە هەیە باسمان کردووە. هەروەها ئامری تەمبور لە ڕۆژئاوای کوردستان و جگەلەوەی کە باسم کردووە باسی ژیاننامەی چەند دانەرێکی چەند موزیکژانێک یاخود تەمبورژەنێکی زۆر بەتوانامان کردووە کە ڕۆڵی گەورەیان هەبووە لە ناساندنی ئەم ئامرە موزیکی و هەروەها پەرەپێدانی ئەم ئامرە موزیکی.